عزیزان و خۆشەویستان لەم چەوەرەدا باز لە کتێبێک دەکەین بەناوی پرسەکانی پەروەردە کە لەم دوایانەدا بڵاو کراوەتەوە و بزانین ئایا ئامانج لە نووسین و چاپکردنی ئەم کتێبە چییە و بزانین ناوەڕۆکی ئەم کتێبە باز لە چی دەکات کە بێگومان ئەوەندەی من تەماشای ئەم کتێبم کرد بێت باز لە کێشەکانی پەروەردە دەکات هەروەها باز لە چارەسەریەکانیش دەکات و لەگەڵ ئەوەشدا باز لەو دەکات ئایا بایکۆتکردنی خوێندن چ کاریگەریەکی دەبێت و پێویستە مامۆستاکان چۆن لە پرۆسەی خوێندندا هاوکار بن لە بەرەو پێشبردننی قسە باسی زیاتر دەکەین لەسەر ئەم کتێبە بزانین ناوەڕۆکی ئەم کتێبە گزارش لە چیەکات و جەخت لە چی ئەکاتەوە با میوانداری زۆر بەڕێز نووسەر و مامۆستا ڕەئوف محەممەد ئالانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر بکەم. مامۆستاگیان ئەگەر خۆت پێشەوەی بچینە ناوەڕۆکەکەی باسێکی ئەم کتێبەمان بۆ بکەی ئامانج لە نووسینی ئەم کتێبە چییە و هەروە چەندەم کتێبی بەڕێزیشتە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئەمە 12هەمین بەرهەمی نووسراوی منە. دیارە ئەم کتێبە تایبەتە بە پرسی پەروەردە. پرسە پەروەردەیەکان هەر خۆی ناوەکەی زۆر جار ناو دەرخەری ناوەڕۆکە. ئێمە لە ناوەڕۆکی کتێبەکە پڕێتی لە کێشە و پرسی پەروەردەی زۆر گرنگ هەنووکەی و دەستمان خستۆتە سەر زۆربەی کێشەکان ناڵێن هەموو چونکە ژیان پڕە لە کێشە و پەروەردە هەمووی ئەوەی کە لای من و لای زۆربەی خەڵکیش بۆتە جێ بایەخ پەروەردە هەموو لایەنەکانی ژیان ئەگرێتەوە. هیچ لایەنێک نییە پەروەردە لێی دوور بێت و پەراوێز بخرێت. لەبەرەوە پێویستە کەی پێویست بوو ئاور لە ژیان بینەوە ئاور لە ئایندە بینەوە پلانمان بۆ ئایندە هەبێ یەکسەر پێش هەموو شتێکە بێ پلانمان بۆ پەروەردە هەبێ پرۆسی پەروەردە و هەندێک پرسی گرنگی تایە و هەندێک کێشەی تایە هەنووکەین لەماوەی ئەم چەند ساڵایە. دیارە ئەمە ئەم ساڵ 2024 چاپ کرا ژمارەی سپاردنی 1278 لە کتێبخانە گشتەکان ژمارە پێدراوە و لەسەر ئەرکی خۆم دیارە بەداخەوە ئێمە با ئەوەش باسکەین زۆر جارەمانەوە قسێ بکەین کاتی خۆی ئەحمەدی خانی کە مەموزینە نووسێڵێ شەرحاخە مادڵ بکەم فەسانە مەموزینێ بکەم بەهانە ئەوەی لە دڵمانایە بەیانێکین بەڵام ئێمەش لە ڕێگەی ئەم بەرنامەی جەنابتانەوە ئەکرێ باسی ئەو بکەین کە خەمی نووسەران ئەوەیە کە بەداخەوە من زۆر لێرەوە ڕاگەێنم هەندێک لە بەرپرسان و لایانی پەیوەندیدار و لایەنە حیزبیەکان زۆر نابەرپرسانە سپۆنسەری کتێبەکەن. کتێبێک کە شایانی بێت و بە جۆرێک خزمەت بکات لە ناوبوارە تایبەتەکانی خۆیان هەتاکو نووسەرەکە بەداخەوە ئەوە شتێکی زۆر ناشرینە نووسەری باشە بێەوە نەکات ئەبێ بچەمێتەوە و بچێتە بەردەمی دەرگاکان و عریزان بۆ بەرێ ئەنجا سپۆنسەری بۆکەن. بەڵام کەسێک کە سەربەرز بێت ئێمە باسی خۆمان ناکەین زۆر خەڵکی سەربەرزیش هەیە هانان نەبا بۆوان بۆی ناکەن. لەبەرەوە کەسێک لە بەڕێوەبەرەتی گشتی کتێبخانە گشتەکانی هەرێم کاتی خۆی بەڵێنی بە من ناوتی سپۆنسەر بۆکەم بەڵام دیار بوو لە بەڵێنەکەی پەشیمان بووە. منیش زۆر بە هەندم وەرنەگرت و پشتگوێم خست کاری خۆم تیا کرد و ئەم کتێبە کۆمەڵێ وتاری سێرچی بە دوواداچوونی پەروەردەی تایە کە هەر یەکێ لەو کێشانە بۆ خۆی ئاراستەی ئایندەی ژیانی ئەم کۆمەلگای دیاریەکات دانە بە دانیانی. لەبەرەوە بە گرنگم زانیبی چاپی کەم و بچێتە بەردەم خوێنەرە. زۆر باشە مامۆستایان لەگەڵەوەی کە دەرێمی کورساندا پرسە پەروەردەیەکەن بابەتە پەروەردەکان زۆر کێشە و گرفتیانەیە کە دواتر خۆت دڵێم ئاماژەی پێ دەکەین بەڵام لە دیمەنەکانە دەیبینم کاتێکە ناسانی کتێبەکەت بووە پەروەردەکاران مامۆستایان زۆر بە پەرۆشەوەن خڕباڵێکی زۆر هەیە لە ناسانی کتێبەکەدا ینی لەگەڵ ئەوەشی کە کێشە پەروەردەیەکان هەن زۆرێک مامۆستا هەن زۆرێک پەروەردەکار هەن پەرۆشیان هەیە بۆی کە کێشە پەروەردەیەکان چارەسەر بکرێت هەرچەندە کێشە پەروەردەکان لەوانەیە بگەڕێتەوە بۆ لایانی پەیوەندیدار حکوومەت دەنا ئەگەر بدرێتە دەست پەروەردەکار و مامۆستایانی دڵسۆز بێگومان زۆرێک لەو کێشە پەروەردەیانە چارەسەر دەکرێت تێڕوانین بەڕێستان. سپاس کاکە دانیار خۆی کێشەکە ئەوەیە ڕاستە ئێمە سپاسی ئەو خەڵکە ئەەکەم کە ئامادەیان هەیە لە ناساندن و نمایشکردنی کتێبەکانی منامە کتێبی یەکەمم نییە هەروە بووە جاری وە هەبووە لە هەر قاعەیەک لە هەر شوێنێکردمێ بەڕاستی چین کورسیمان هێناوە لە شوێنی تر کورسیمان خواستووە
ئەوەش ئەکەوێتە سەر بەڵێ خۆی بۆ من زۆر خۆشحاڵیە مای خۆشحاڵیە و سوپاسی هەموو ئەوانە ئەەکەم پێچێ خەڵکەکە ئێمە بناسێت چۆن ئیژەکەین ئەوە یەک دوو ئەوەی کە جەنابەت فەرمووتەواوە خەڵکێکی زۆر هەیە لە بوارەکە دڵسۆزە بەڵام ئەگەر بێ بە گوێگرتنێکیش بێ بە وەرگرتنی کتێبێکیش بێ بە ڕاوسەرنجێکیش بێ ڕای خۆی دەربڕێت بەڵام کێشەی ئەمە ئەوەیە لەم دەسەڵاتە سیاسیە خراپەی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە لە هەموو بوارەکانە بەداخەوە هەموو شتێک قەتیسماوە هەموو شتێک دۆگمایە هەموو شتێک وەستاوە یعنی کار ناکەن بۆ خزمەتکردنی نیشتیمان و گەل کە ئینسان کاریشی نەکرد و ئەرکی لەسەر شان بۆ بێتە خیانەت زەمە کاتی خۆی ئەوە شتێکم بیرکەوتەوە حەزەکەم لە بەرنامەکە جەنابتانە باسیکەم بەرپرسی ڕاگەاندنی یەکێ لە پەروەردەکان بووم وێنەی سەرکردەکانیان هێنا ئەو خوا لە خۆش بوو مام جەلال و مەسعود بەرزانی وتیان هەڵی واسە من لێتان ناشارمەوە هەڵم ناواسی وتم وێنەی شەخص نابێ هەڵواسرێ ئێمە ئەرکی زۆر گرنگمان هەیە بەڕێوبەری کارجێڕەکە ڕەفیقم بۆ پێکەنی وتیما وتم تۆ لەوێ داینێ بەیانی شعرێکم نووسی پێنج خشتێکێکم نووسی بەم جۆرە ئەڵم هەر کەس خیانەتی کرد لە گەل و خاچی گەر هەڵی بژار ڕێگای ناپاچی بڕوای پێمەکە تا دنیا مابێ سەرشۆڕ و ناپاک هەرگیز چاک نابێ بەرهەمی ئەمڕۆی کورد بۆیە وایە هەر دز و ناپاک دادی ڕەوایە ئەم ئەزمونەی ئێمە لە ماوەی ئەم 33 ساڵایە ئەوەی بەداخەوە ئەڵم من خەڵکی باش هەیە حرمەتم بۆیان هەیە بەڵام ئەوەی کە خراپە و ئەوەی کە نابەرپرسە بەرپرسیارێکی دراوەتێ ئەوەی کە شایەن نییە خراوەتە شوێنی شیا و ئەوەی عەرەب ئەڵێ شەخص المناسب هیلمەکانی مناسب زۆر پێچەوانەی ئەمە کراوەتەوە هەمیشە وتومەوە خەڵکی ژێڵێ لە دنیای ڕۆشنبیریە لە دنیای پەروەردە عەقڵی خێڵ عەقڵی ناوچە عەقڵی هۆس دەسەڵاتدارێتی و حکومڕانی باشی پێ ناکرێ ئەبێ واز لەوە بێنین ئەبێ جارێکی تر بین لەسەر بنەمایەکی پەروەردەی فەلسەفی پەروەردەی جوان کۆمەلگا بنیاد بنین پەروەردە بنیاد بنین بۆ ئەوەی هەر ناخۆمان نەوەکانی ئایندە سوودمەند بن لێی چونکە هێلین کیلەر ئەڵێ باشترین ئەنجام لە پرۆسەی پەروەردە بینینی لێبوردەییە ئێمە کەی تاچێکی لێبوردەمان بینی لاو کۆمەلگاڵین کار لەسەر پەروەردە کراوە کەی تاچێکمان بینی خۆشنود بوو ئەڵێن پەروەردەیەکی باشمان هەیە کەی وامان لێ هات لەناو کۆمەلگایە تاکەکان خۆکوشتن نەما و هەژاری نەما و ئاسوودەیی و خۆشنودی باڵی کێشا بەسەر ژیانی کۆمەلگایە ئەڵێن پەروەردەیەکی باشمان هەبووە خەڵک ئیش لەسەر ئەوواکە بەڵام لە کۆمەلگای کوردی حیزبەکان بە تایبەت یەکێتی و پارتی دەسەڵاتدارەکان یەن بە 3 مانگ موچەت ئەبڕن موچە و نایەنێ 10 ساڵ مامۆستا لەسەر شەقامە ئاوری لایەتەوە یان کە خۆپیشاندانێکی سەرتاسەری ئەڵێ خەڵک با بە خۆی هەڵپارڕێ ئەمە بەرپرسیارەتی مێژووی و نیشتیمانی و ئەخلاقی و پەروەردەیی نییە ئەمە داماڵراوە لە بەها بەرز و پیرۆزەکان بۆیە پەروەردە گرنگی بە هەموو لایەنێگەیە سۆقرات دەڵێ ڕەجی پەروەردە تاڵە بەڵام بەرهەمەکەی شیرینە ئەفلاتون ئەڵێ ئەگەر ڕاست پەروەردە وەکو دارزەیتون وایە درەنگە شاکات بەڵام تەمەنی درێژە ئەمانە بیر لەوە ناکەنەوە کە کۆمەلگای کوردی پێویستی بە چییە لە ماوەی ئەم 33 ساڵایە کاک دانیار لەنیا چی کراوە ئێمە دڵمان خۆشە پەر ئەچن کۆمەڵێک خەڵک ئێنن ئەمە سویدیە ئەمە نەروێجیە کاکە ئەبێت تۆ لە هەڵقوڵاوی ناخی میلەتەکەی خۆتە بێ پرۆسەیەک دروستکەی ناوی پەروەردە بێ چی لە سوی دەکەم ژیانیان ئایندەیان بە زۆرشت گەشتونەوە پێی نەگەیشتون تاکی ئێمە ئەوان قوتابی لە پۆلەکان 12 قوتابی ئێمە ئەگاتە 56 ئەوان یەک دەوامە لە بەیانەوە بۆ سەعات 4 و ئەوانە ئێمە 3 سەعاتە قوتابی خواخوایەتی دەرچێت لە مەکتەب ئەڵێ بەربووین ئەو بەربوونە خۆی مانای هەیە ئەگەر لە ڕوویەکی فەلسەفی کۆمەڵایەتی پەروەردەی لێکی بێتەوە بۆ ئەڵێ بەربووین چی بەرە بێت سجن قوتابی خۆی بە سجن نەزانێ مامەسا مەسئولیاتی ئەنجا ئەو مەسئولیاتانەی کە لەسەر مامەساشن کاکە دانیاردا لەنیا با ئەوە بزانین کە هەر بە تەنیا قوتابی و حکوومەتەکە بەرپرس نییە مامەساکانش بەرپرسن مامۆستاکان جاران ئەوەی کە گۆران زۆر جامن لە بەرنامەکانە یەتەوە بیرم کاڵێ ئەگەر دوێنێ مامۆستاکان سوڵتانێکیان پێ ئەگەیان ئەبێ ئەمڕۆ مامۆستای کورد دانیشێ بە ڕاوێژی ورد ڕێگای پێگەیاندن دانێ بۆ ملیۆنان نەک سوڵتانێ مامۆستا ئەبێ بەڕاستی مامۆستا بێ
ئەحساس و هەستکردنی بەرپرسیارەتی تیابێ خوێنەوار بێ بخوێنێتەوە بەرنامە پرۆگرامی باشی هەبێت و ئەم نەک ئەوەی ئێستا من ئەبینم زۆر زۆر بەداخەوە دیارە فاکتەر لە پشتێوەیەتی لە دادەباسی کرد لە کتێبەکە هەیە ئەو فاکتەرانە وای کردووە کە مامۆساش کەم تەرخەم بێ هەستی دڵسۆزیتیانە مێنێ بەڵام خۆ بێت و هانی بێ یعنی دەسەڵاتەکە هانی نایە بەداخەوە زۆر باشە مامۆستا لە پرسە پەروەردەکانە لەم کتێبەدا نووسیتە ئاوڕێک لە ڕابردوو هەنگایەک بۆ داهاتوو بەڵێ مەبەست چێ لە ڕابردوو پەنجەت خصوصە سەر ئەوان ئەو کێش و گرفتانەی کە هەبووە لە ڕابردووداوە دواتر لە هەنگاوەکانی داهاتووماندا چی بکەین کە ئەو کێش و گرفتانە چارەسەر بکرێن دەست خۆش بە شتێکی باشە بیرخستمەوە لە ناو لە ژێر ناونیشانە گەورەکەی کتێبەکەیە پرسە پەروەردەیەکان ناونیشانێکی بچووکم نووسیوە کە ئەڵەم هەنگاوێک ئاورێ لە ڕابردوو هەنگاوێوە داهاتوو هەمیشە مرۆڤ ئەبێ ڕابردووی بناسێ بزانێ لە بیری نەکە بۆ ئەوەی داهاتوو بنیاد بنێ ئەم لە مێژووە وایە لە بواری کۆمەڵایەتیە وایە لە بواری پەروەردەیە وایە ئێمە کێ گەشەکە ژیانمان کۆمەلگامان فکرمان هزرمان هەموو بۆ قۆناغەکان ئەبێ خوێندنەوەیکی باش بۆ ڕابردوو بکەین کێ ئەو خوێندنەوە باشەمان کرد توانیمان ئەسپی خۆمان تاوین کەم و کورتەکان ببینین وە ڕێگا چارەدانین بۆ کێشەکان و گرفتەکان ئەو کاتە گرەومان بردوێتەوە سەرکەوتوین من مەبەسم لەوەیە ئەبێ ئێمە بە کەم وەری نەگرین ڕابردوو ئەنی ئەبێ ڕابردوو وەرگرین دەرسی لێ وەرگرین ئەوەی پیرەمەر دەفەرمێ گوێ لە پیران و باپیران بگرن لە هەر خەسارێ عەقڵێ وەربگرن ئینسانی باشەوەیە لە کەم و کورتیەکان و لە خەسارەتەکان پند و عەقڵ وەرەگرێت بینای ژیانی داهاتووی پێیەکە ئەوەی لەسەر مامۆسایانە ئەرکی مامۆستا زۆر زۆر قورسەکە کە دانیار ئەرکی مامۆستا ئەوەی کە هینەڵێ ئەحمەد شەوقی قم للمعلم وفيه التبجيل كاد المعلم أن يكون الرسول هەستە لەبەر مامۆستا دەستە و نەزەر مامۆستا خەریکە ئەبێ بە پێغەمبەر پەیامبەر نەک پەیامبەر تقریبا هەواتان مەبەست چییە ئیشی پێغەمبەرەکان چی بووە ئامۆژگاریکردنی خەڵک خستن سەر ڕێگای چاکە دوورکەوتنەوە لە خراپە ئەی مامۆستایشی چییە فێرکردن و زانیاری و ڕەوشت و ئایندە و جوانی و خۆشەویستی و لێبوردەی و هەموو ئەمانە لە ناو کای ژیانە چێ دروستیەکات مامۆستا دروستیەکات بەڵام ئەگەر مامۆستاکە وەکو عەرزمکردن مامۆستا بێت بەڕاستی ئەبێ کۆمەلگا شانازی پێ بکات لە سەر سیستەمی کۆی سیستەمەکە من ڕەخنەی زۆر زۆرم هەیە لە هەموو کایەکان لە هەموو بوارەکانی پەروەردە ناڵێن هیچ نەکراوەوە نە بەڵام ئەوەی کراوەکو پێویست نییە زەمانێکی دوور و درێژەشتی کەم کراوە ئەوە شتی زۆر زۆر باشتر بکرایە و یەکێک لە هەرە خراپیەکانی بەڕێوەبردننی پرۆسی پەروەردە و ئاراستەکردنی کەمترین تەرخانکردنی کەمترین بودجە و داهاتە بۆ پەروەردە ئەوەش وای کردووە نەبینا دروستکرێ نەمان هەجەکە باش بکرێ خولی باش بەهێزکردن بۆ مامۆستایان بکرێتەوە نە قوتابخانەکان بکرێن بە قوتابخانەی مۆدێرن و هاوچەرخ ئەمانە وای کردووە کە پرۆسی پەروەردە هەنگاوی بۆ نەندرێت چونکە لە شوێنان لە وڵاتان پێش هەموو شتێک کە وەزارەتی پلاندانان من نازانم لێرە وەزارەت ناوی وەزیرەکەش نازانم پلاندانان چێ بەڕاستی هەر بەناو هەیە چونکە ئەبێ ئەو وەزارەتە ساڵانە یان بە 10 ساڵ جارێ 5 ساڵ جارێ نەخشە و پلانی زانستی خۆی دانێ بۆ حکومڕانی ئەمە نەکراوە لێرە وابزانم پەروەردە چەندی پێویستە پارە ساڵی داهاتوو چەندی پێویستە چەند کەس تەخەڕوجەکە چەند قوتابی بەشەکان چین چەند پێویستن بۆ ئەوەی ئەو شوێنانە پێ بکرێتەوە 10 ساڵە کەس تەعین نەبووە کاکە یعنی چی تۆ بەردەوام خوێندکار تەخەڕوجەکە و کەس تەعین ناکەی داینامەزرێنی ئەوە خەلەلە خەلەلی ئیداریە کاکە خەلەلیەکە کە ئەبێ دانی پیا بنێن کە ئەمانە چۆن ئێستا هەموو دنیا ئەزانێ و خەڵکیش سۆشال میدیا بکەیتەوە لە شکستی تەواو لە ئیدارەدانی هەرێمی کوردستان و هەرێمە هەیە و لە پەروەردە خراپتر شکستیان هێناوە لەبەرەوە ئێمە ئەبێ ڕەچاوی ئەوە بکەین کە ئەمانە نەتوانیەوە بەباشی کار لەسەر پرسێکی گرنگی ژیانی کۆمەلگا بکەن کە ئەوش پەروەردەیە زۆر باشە لێکۆتەکان و کارگەریەکانی ئەم کێشانەی کە باست کرد لە پەروەردەی ئێمەدا بوونی هەیە چ کارگەریەکی لەسەر ئایندەی پەروەردە دروست کردووە یاخود چ کارگەریەکی لەسەر ئەو قوتابیانە دروست کردووە کە لە پرۆسەی پەروەردەدا هەن ئەمە پرسیارەکەم لە پرسیارێکی تریشمدا یەکێک لە ناونیشانەکانە بینیم نووسراوە دەستدرێژیکردنە سەر زەویەکانی پەروەردە مەبەستت چییە؟ جارێ بە پرسیاری یەکەم وەڵام بەمەوە لێکەوتەکانی کارە خراپەکانی
کارە نەرێنیەکان بۆ سەر پەروەردە بۆ سەرنەوەی داهاتوو ئەوەیە کە ئێستا بینین. من لە قوتابی خۆم هەیە خوێندکار هەیە زانکۆی تەواو کردووە پێم ئەڵێ ئەڵێ مامەسا بۆ بخوێنین لە ئێستا دەرس ئەڵێتەوە ئەڵێ مامەسا بۆ بخوێنین خۆ تەعین نابین. یعنی خەڵکیان سار کردوێتەوە. ئەمە ئەو نەیان توانیوە ئایندەیەک قوتابی مناڵی کوردنەوەی داهاتوو ئایندە نمای خۆی ببینێ یان ژیانی داهاتوی خۆی ببینێ هیچی لەسەر بنیاد ناکە ئەڵێ دەرچم دەرنەچم یەکەم بم چەنەم بم هیچ ئایندەیەکی نییە بۆ ناتوانێ و باش لەسەرەوە کار بکەن. ئەمە بۆ ئایندە بۆ کۆمەلگا بۆ هەموو تاکان بۆ هەموو چین توێژەکان ڕەنگیاوەتەوە و بۆ ناو قوتابخانە و مامۆستاش ئەوەی کە کار لە ناو پرۆسی پەروەردەکە زیاتر ڕەنگیاوەتەوە چونکە هەست بە گۆڕانکاری ناکەن. شتی وەرەقەیە نووسراوە دوای جێبەجێ ناکرێ معاشی نایەتی مامۆساچێتە سەرجادە بای کۆ دەکات چێ زەرەکە مناڵی خەڵک چێ زەرەکە مامۆسا دڵی ژانەکات چێ بە دوای کۆی پرۆسەکە کۆمەلگا زەرەری تیاکات. ئەم کۆمەلگەیە تووشی دارمانە بێ لەبەرەوە ئەمانە خەڵکی هین نین ینی خەمخۆر نابینم کەم ناڵم هەمویان بەڵام خەڵکی کەمی تا ئەوە لە دڵی ژانکە بۆ پرسە بۆ مەسەلەی زەویەکانی پەروەردە ئێمە تۆ پرسیارێکی زۆر جوانە کرد شتێکی باشەڵێنجا نەک زەوی پەروەردە بۆ کەس زەوی ماوە ئەم ماوەی پێشوو ئەنجومەنی وەزیران بۆ ڕازیکردن و بۆ لە بیربردنەوەی هەنێشت سیاسەتی زۆر ناحەکیمانە ئاکەنەمانە ئەڵێ زەوی دابەشەکەین بەسەر فەرمانبەرانە منە پرسم زەوی ماوە زەوی ڕوکن و ئەو شاخانەوە تا بن ئەو شاخانە بڕۆ سێریکە هەمویان کرد بە شوقە و داگیریان کرد بەسەر کەسە حیزبەکانی خۆیانە بەسەر کوڕی بەرپرسەکانە. زەوی چی ماوە زەوی لە پەروەردایە لە ناو من مەبەسم ئەوەیە لە ناو پەروەردەی سێمانی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سێمانی پار بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردە مامۆستا دڵشاد کۆنگرێکی ڕۆژنامە نووسی کرد. مامۆستا دڵشاد ڕەفیقم هەموو ئەو برادرانی تریش بەرپرسەکانی پەروەردە ڕەفیقم ڕێزم بۆ هەمویان هەیە یعنی تینیان لە هات بوو هەندێک بینا هەیە کاک دانیار ئی پەروەردەیە وەکو سناعە وەکو نازانم هەنە زەوی هەیە لە بەکرەجۆ ئەمانە هەندێک کۆمپانیا حیزبی هەیە کە لێرەیانوێ داگیری کەن زەوتی کەن بە هەر بیانویەک بێ ڕێیان بۆ خۆشکراوە زەویەکانە لە داگیرکەن. ئەنجا من هاتم ئەمەم کرد بە دەست درێژیکردنە سەر زەویەکانی پەروەردە تۆ دەست درێژیت کردوتە سەر هەموو شتێکی ئەم ژیان و ئەم خەڵکە هەر زەوی ماوە زەویش دەست درێژیەکەیتە سەر ئەو مڵکانەی کە پەروەردە شێتی کە هیچ شوێنێک بەقەی پەروەردە پێویستی بە زەوی و مڵک نییە بۆ بینا بۆ شتی خۆی بۆ تایبەتمەندەکانی خۆی زۆر شت هەیە کە پێویستەکانی پڕکاتەوە بە زەویەکانی ئەمە لەوە هاتووە وەز ئاماژەشی تاویشم پێ کردووە جا من دڵنیام ئەمە لە سلێمانی هەیە لە هەولێر خراپترە لە دەهۆک خراپترە. ئەم بەرپرسە حیزبیانە ئەم بەرپرسە سەربازیانە چیان بەوێ داگیریەکەن کوڕی بەرپرسەکان باشترین مڵک دیاریەکەن ئەیەن بە شارەوانیەک جانازە موافقەتیان بۆکەن ڕیان پێیان نا بە هەر دەستەی چەند دروست کردە بە ناوی دەستەوە بەرهێنان کە بەرنامەکە ئێمە ئەوە نیە بەڵام کەوتم پەروەردە هەموو شەیەگرێتەوە و بەرهێنانی چی کاکە تۆ شوقە دروستەکەی بۆ خەڵکی دەوڵەمەند کیف خەڵکی فەقیرە چێتە شوقەوە کام فەقیرە ئەتوانێت بچێتە ئەو شوقانەوە کە دروست دەکرێت 20 قات و 30 قات لەبەر ئەوە ئەمانە دش بە فەقیر و هەژار ئیژەکەن بەڕاستی بەداخەوە بەرنامەکە بە لەوانەیە هەر بە پێچەوانە نەبێ عەقلیانەوە نەبڕکات چونکە ئینسان ئەڵێ لە حەکبەیە چی هەبێ هەر ئەوە هەیە حەکبەکەی ئەمان بیرکردنەوەیان وایە خۆیان دەوڵەمەندکەن و چەند بەرپرسێک و کوڕی بەرپرسێک دەوڵەمەندکەن و هیچی تر. مامۆستا لە بورگەیەکی دیکەی کتێبەکەدا ئەماژە بە ڕاگەیاندن و میدیا دەکەی لەگەڵ پەروەردەدا پەیوەندیان هەیە بەیەکەوە تا چەند میدیا و ڕاگەیاندن کاریگەی دەبێت لەسەر پرسە پەروەردەیەکان چارەسەرکردنیان لە ئەو کێشە و گرفتانی کە هەیە یاخود بابەتە پەروەردەیەکان بگەێنێت بە خێزان و بە کۆمەلگا. وەکو پێشتر عەرزم کردی کاکە دانیار پەروەردە پەیوەندی بە هەموو ژیانەوە هەیە. میدیای ئێستا سۆشیال میدیا هەموو ئەوانەی میدیا کە ئێستا کار لەسەر کۆمەلگا ئەکا کۆمەلگای بەجارە شێوانوە کۆمەلگای یاوەبەیەکە لە جیاتی ئەوەی ئاراستەیەکی جوانی پەروەردەیی کۆمەڵایەتی باش دروستکەین خێزانەکانی لێکەڵۆشانوە لە جیاتی وشەی جوان و ئامۆژگاری و خۆشەویستی و گۆڕێنەوەی بیر و ڕا تەشیر و جنێوی بەخشیوەتەوە ئەمانە کاری لەسەر پەروەردە کردووە. میدیای نابەرپرس کە ئەمەش هەر دەسەڵاتی کارجێڕی و دەسەڵاتی بەڕێوەبردن و سیاسی ئەمەی کردووە بە ئەن قەس نێ بەس نایزانن یانی هیچی لە نازانن خۆ چیەکە یانی ئەرەوەیە
میدیای ئاراساکە دەیان پەیجی بێباوکو سێبەر هەیە کەس نازانێت چن بیان هەوێ ئەمڕۆ ڕۆڤالانی ناشرین کە ناشرینیەکەن لێ لە کەسێتی تیرۆرەکەن کە بۆ جەنابەت بۆ دادە بۆ هەمان وایە بیانەوەی لە سیاسیەک بن لەسەر کردەیەک بن لە هەر کەسێک بن تەواو ناشرینیەکەن ئەمە چی ئەمەی کردووە ئەگەر یاسایەکی باش هەبێ بۆ میدیا بۆ ئاراسەکردنی میدیا بۆ ئێتیکی ڕۆژنامەوانی کە من 25 ساڵە ڕۆژنامە نووسم کارم لەسەر زۆر ئەوانە کردووە ئەکرا بۆ جۆرە نەبووە ئەکرا یاسایەکە بێ کە خەمی میدیا بخوا و ئاراستەکەی بخوا بەرەو ئەوەی بچێ کۆمەلگا کۆکاتەوە تەبایکە خۆشەویستی و نەرمی بنوێنێ ئاشتی دروستکە نەک ئەمە ئێستا هەیە بۆیە من وتومە کە شێواویەکەی لە پەروەردایە جارێکی تر دەستی میدیای سەقەت و میدیای حیزبەکانی تایە تۆ بەسیریکە لە کوردستانە میدیایەکی نیشتیمانی نییە میدیایەک نییە ناوی نیشتیمان بێ حرمەتم بۆ هەموو حیزبەکانی هەر حیزبەی تەلەڤیزیۆنێکی بۆ خۆی داناوە پەیامی خۆی تیاگەێنێ بە ئەوەی جەنابتانەوە باوانی حیزبەکانی ترەوە حەقی خۆشەتی حیزب بەمەی هەبێ بەڵام پێویستە لەسەر بنچینە و بنەمای زانستی میدیایی هاوچەرخ بێ پێویستە لەسەر ئیتیک و لەسەر شارستانێتی ئێستای میدیا بێ لە دنیاە کی ئەمە کرا میدیایکی باشمان هەبوو پەروەردەیەکی باشمان هەبوو کۆمەلگایکی باشمانە بێ کە ئەمانەش نەکرا و شێواوی و بێکە درانەی لە ناوتاکانە ڕوئەیە بێگومان چارەسەر نابێ خراپترێت دەسەکانە خۆش بێت بێگومان لە کتێبەکەدا زۆر باسی پرۆسەی پەروەردەت کردو زۆر بابەتی جوانت ڕوژاندۆ بەڵام ئەگەر بمانێ هەمووی باس بکەی پێزمان بە بەرنامەیەکی چەند کاشمێریە بی دەسەکانە خۆش بێت کە لەگەڵمانابوویت زۆر سپاس بۆ نووسەر و مامۆستا ڕەئوف محەممەد ئالانی کە لەگەڵمانابووی لەم سەوارەیە خۆ بەخێر بەسەر خۆش بێ دەستان خۆش بێ سپاسانەکەم